يا خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لەو شەوەی کە ئیسرا و میعراجم پێکرا برام بۆ ئاسمانەکان زەلامێکم پیشان درا کە ڕاکشا بوو لەسەر لا کابراایکیش بەسەری وەسا بوو یەک بەردی گەوری پێ بوو ئەیدا بەسەریە بەردەکە خلرە بۆ ئەڕۆشتە خوارۆ کابرا هەتا ئەڕۆی بەردەکە ئێهێناوە سەری کابرا ڕێککە بۆ خۆی لێ هاتوو ئەفەرمێ خۆشەوی صلی الله عليه وسلم دیسان ئەیداوە بەسەریە باشە دیسان بەردەکە خلرە بۆ ئەڕۆشتۆ بۆی کابرا هەتا ئەهاتوو سەری کابرا چاکە بوو ئەمە عەذابی بوو دایمە وتم ئەی جیبریل عەلەیهی سەلام باشە ئەمە چییە ئەوە عەذابە درێ ئەم عەذابەیە درێ ئاوا ڕاکشا و کەسێ بە بەرد بە تەوقی سەریە ئەمە چییە وای لێ یەکرێ جیبریل عەلەیهی سەلام فەرمووی لە جوابە فەرمی ئەمە ئەوەیە کە گوێی لە قورئانە بێ فەیەرفضه ڕەفزێکە وەری ناگرێ ئەزانێ کە حەقیقە دووەم ينام عن الصلاة المكتوبة ئەمە ئەو کەسانن سزای ئەو کەسانەیە کە لە کاتی نوێژە فەرزەکانە خەوتون چی خەوتون ئەمە نوێژی ژەکەن ها بەس نوێژەکانیان دواخن لە بەهۆی خەوە ئەزانێ کاتی نوێژە ئەچی ئەخەوێ ئیتر هەڵاسی هەتا نوێژەکە لە دەسەدا ئەمە سزای ئەوانەیە کە نوێژەکەن و نوێژەکانیان بەهۆی خەوتنەوە دواخن ئەوەی کە نوێژ ناکە مەمە بێت چی عەذابێک بدرێ بۆیە لەخوا بترسن ئاگادار بن هەم بۆ ئانی کە نوێژ ناکەن با دەستکەن بە نوێژ و ئەوانەیژی کە نوێژکردن و نوێژ دەکەن بە ئاگادار بن إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا خوای پەروەردگار دەفەرمێ نوێژ لەسەر مسلمانان لەسەر ئیمانداران کاتێکی دیاری کراوە کاتەکانی دوا مەخەن لە کاتی خۆیان بیکەن ئاگادار من ڕەحمەتی خواتان لێبێ ئەمە یەکێکە لەو سزایانەی کە سزای نوێژکەرەکانە بەهۆی ئەوەی لە کاتی خۆیان نیان کردووە بۆیە ڕەحمەتی خواتان لەبێ ئاگادار بن نوێژەکانتان بکەن لە کاتی خۆیان و ئەوانەیژی کە نوێژ ناکەن با دەستکەن بە نوێژ. السلام عليكم ورحمة الله وبركاته.